ژیانی لێسەندم خۆمی لێسەندمەوە ئەکید کاتێک شۆفێری دەکەیت پێویستە پابەندی یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ بیت بۆی ژیانی پیادەڕەوەکان نەخەیتە مەترسیەوە و ژیانیان لێ نەسەنیتەوە و ئەو خەون و خەیاڵانی کە هەیەە بتوانن وەکو خۆی بەجێ بگێنن. من ئەمڕۆ هاتوومەتە لای خاتوو لە نییە سڵاو لێبێ خاتوو لە نییە سڵاو کاکدیلان چۆنی تۆ؟ بێ زۆر خۆشحاڵ بووم. ڕووداوەکەی تۆ چۆن بوو؟ ئەمێ باسی ئەوم بۆ بکەی. من تەمەنم 5 ساڵ بوو لەسەر شۆستێک سیارە لەیە کاتی پەڕینەوە بوو بەڵام شۆفێرەکە ئەونا سەریع بوو ئیستۆپی خۆی لێ دەستدا بوو بۆی لەو کاتەیە من تووشی ڕووداوەکە بوو. شۆفێرەکە وەستا یاخود بەجێ هێشتی؟ وەستا بوو بەڵامی ترە و کاتە کار لە کار ترازدا بوو ئەنی ئەمنە سەریع بوو ئیستۆپی خۆی لە دەستدا بوو. بەتەنیا بووی؟ نەخێر لەگەڵ دایکمان بوو. دوای ئەم ڕووداوە چی ڕوویە؟ چی بەسەر ژیانی تۆیە هاو؟ بە ئەکید نەگەرمن هەر کەسێک کە ئەمەی بەسەر بێ ئاسان نییە بارێکی قورسە ئەوە من نزیکی 22 بۆ 23 ساڵە لەم حاڵەتەیە ئەکید زۆر قورسە. ئەم ڕووداوە چی لە تۆ سەندەوە؟ ژیانی لێسەندم خۆمی لێسەندمەوە ئەکید هیوام هەر لە دەست نایەوە هیوام هەیە بەڵامی ترەوەیە ناتوانانی وەک کەسێکی ئاسایی ژیان بکەی لە زۆر شت ئەبی لە داهاتووت ئەبی لە زۆر خەونە ئەبی